ژمارەیەک ترافیک لە شەقامە سەرەکی بلاوەکیەکاندا دادەنرێت. بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای هەڵەبجە دەڵێت دانانی ئەم ترافیکانە کار ئاسانی زۆر بۆ هاوڵاتیان و شۆفێران و کارمەندانی هاتوچۆش دەکات. باپی زانیاریەکانی پێیامیش تێچووی ئەو ترافیکانە کە ژمارەیان 7 دانێ و لە ناحیەکانی خوورماڵ و سیروانیش دادەنرێن 600 ملیۆن دینارە. گەرچی هەڵەبجە ڕێگاوبان و شەقامەکانی هێندە فراوان نییە، بەڵام بۆ یەکەم جار بڕیاردرا سیستەمی ترافیک لە بەشێک لە شەقامە سەرەکیەکانی شارەکە دابنرێت کە تاکو ئێستا هەڵەبجە سیستەمی ترافیکی تێدا نەبووە. بەوتەی بەڕێوەبەری هاتوچۆی هەڵەبجە ئەگەر هاوڵاتیان هاوکاریان بن ئەوە ئاسانکاری باشی دەبێت بۆ هاتوچۆ لە شارەکە و دەژڵێت ئەوەی سەرپێچی یاساکانی هاتوچۆ بکات ڕوبەڕووی دادگای دەکەنەوە. ئەو ترافیکە ئەکەوێتە سەر شانی کارەبای هەڵەبجە. ئەگەر لە کات و شوێنی دیاریکراوە بتوانرێ کارەبای بۆ دابین کرێ کارەبای بەردەوام بۆ ئەوی بەردەوام ئەو ترافیکانە کار بکە. لە ڕووی هاتوچۆ ئەگەر هاوڵاتیان لەگەڵماندا بن، ئەگەر هاوڵاتیان ڕێنمایەکانی هاتوچۆ قوبوڵ بکەن وەری بگرن، ئاسانکاری باشە بێ بۆ ناوشاری هەڵەبجە. ئەوەشی کە سەرپێچی یاساکە و یاسیەکانی هاتوچۆ ئێمە ڕێگەی یاسایی خۆمان هەیە بە غەرامات ئەو بە نردنیان بەلای بەڕێز دادوەری لێکۆڵنەوە کاریان لەگەڵ بکەن. لە ساڵی 2014ەوە بڕیاری دانانی ترافیک بۆ هەڵەبجە دەرچووە، بەڵام بۆی نەبوونی بودجەوە بڕیارەکان نەچووەتە بواری جێبەجێکردنەوە. لای خۆیانەوە هاوڵاتیان و شۆفێرانیش دەڵێن ئەرکی هەموو شۆفێرانە پابەندی یاساکانی هاتوچۆ بن و بە پێچەوانەوە هەموو لایەک زەرەرمەند دەبن. بەڕاستی ئەمەش ئەرکێکی شۆفێرانە کە شۆفێرانیش پابند بن بەم یاسا جوانەوە کە لە هەڵەبجەیە دانرێ. هەڵەبجە بەڕاستی نمونەیە لە شارەکانی کە شارێکی ئاشتیە بەڕاستیە بێ هەموو شتێکی بۆ بکرێ و خەڵکی ئێرەش بەڕاستی ئەو ئیشانە بە زۆر بە شتێ سنگێکی فراوانەوە بەرەو ڕووی بڕۆن و ئیشی باشی بۆ بکەن. بوونی ئەم ترافیکە شتێکی چاکە بۆ هاوڵاتیان، بە تایبەتی ئەگەر پابند بن پێوەی، ئەگەر بتوان هاوڵاتیان شۆفێران پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ هەموو لایەک استفادە لە ڕێگاوبانەکات بە پێچوانەوە. ئەگەر پابند نەبن هەموو لایەک زەرەرمەند دەبێت لە هاتوچۆ لە بە تایبەتی لە ئۆتۆمبیلی. بڕێر وایە لە پارێزگای هەڵەبجە بە ناحیەکانی سیروان و خوورماڵەوە 7 ترافیک دابنرێت و تێچوو دانانی ئەو ترافیکانەش 600 ملیۆن دینارە. ترافیکەکان بە کارەبای نیشتیمانی کار دەکەن و هەوڵیش دەدرێت بە ئامانگی ئیدارەی پارێزگای هەڵەبجە کارەبای هەمیشەیی بۆ دابین بکرێت. بەڕێوەبەری هاتوچۆی هەڵەبجەش ئەوەش دەخاتە ڕوو هەموو هەوڵەکانیان چڕ دەکەنەوە بۆ 16ی سەی ئەمساڵ کە دەکاتە 20مین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە سیستەمی ترافیکەکان لە پارێزگاکە بخەنە کار. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.